یەکێتی هەڵوێستی خۆی لەسەر ئاستی دوایین پەیوەندی نێوان هەرێم و بەغدا ڕادەگەێنێت بە ئاراستەی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەردوولا لە پێناو گەیشتن بە ڕێککەوتن بۆ دەستەبەرکردنی شایستە دارایەکانی هەرێم و موچە و بژێوی خەڵکی کوردستان. بۆ ئەم مەبەستەش ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت ئێمە وەک یەکێتی باشترین ڕێگە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە کە هەر کاوناکاوێک سەر هەڵدەداتەوە پێویستە دەستوور بکرێتە بنەمای ڕاستەقینەی چارەسەرکردنی کێشەکان. چارچێوەی شەوەیەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێت ئەبێ ئێمە دەستوور باڵێن حەکەم بێت لە بینی هەرێم و لە بینی حکوومەتی ئیتحادیە و هەر لەسەر بنەمای دەستور دەتوانین ئێمە کێشەکانمان چارەسەر بکەین. بەڵام بە دیوەکەی یەکێتی هەمیشە داوای یەکگوتاری یەک هەڵوێستی و هاو هەڵوێستی هەموو حیزب و لایەنەکانی کردووە بۆ ئەوەی کا ئێمە بتوانین لە بەغا داکۆچی لە مافەمەڕەواکانی گەلی کورد بکەین. مامۆستایەکی زانکۆش دەڵێت تا ئێستا زمانێکی هاوبەشی وەها لە نێوان هەرێم و بەغدادا نەبووە تا بەو پەڕی باوەڕبوون و متمانە بەخۆبوونەوە ئەو ڕێکەوتنانە بچێتە سەر. هەر بۆیە هەموو کات لە نیوەی ڕێدا ئەو ڕێکەوتنانە دەبچڕێن و کۆتاییان پێدێت. لە چوارچێوەی ئەو نیەت پاکیەی کە ئێمە دەبێ پیشانی بین لەگەڵ بەغدا ئەوەیە کە ئیلتیزام و پابەندێتی خۆمان پیشان بدەین بە بنودی ڕێکەوتنامەکەی نێوان هەرێم و بەغدا. ئەم خاڵە زۆر گرنگە و ئەمە بە شێوەیەک لە شێوەکان با بڵێن تەوەجوهی عکسیشی تایە. دەبێ حکومەتی عێراقیش جارێکی تر ئەوەمان پیشان باتەوە کە ئەویش بە هەمان شێوە نیەت پاکی. پندێکی کوردی هەیە دەڵێت هەرگیز ئاو هەرگیز قەت نەبووە و ناژبێت کە چەپڵە بە یەک دەست لێ بدرێت. بۆ ئەوەی هەرێمیش پێچەوانەی ئەم پەندە کوردیە بوەستێتەوە ئەوەی لەسەرێتی پێویستە هەر هیچ نەبێت لە بەرامبەر مەرج و داواکاری و بیانوەکانی بەغدا و ڕەخنە و تێبینیەکانی هاوڵاتیانیش لەسەر هەرێم پێویستە مانگێک نیازپاکی خۆی بۆ ئەم مەرج و داواکاریانەی بەغدا نیشان بدات. گۆران سید نووری، گەلی کوردستان، سلێمانی.